دم باش بینرین برایس خوشحالین جارکا دی اما هین دیدارکا تایبت دا گهشت نفیکودو دیدار ما تایبت دا ویجاره دیدگل ماموستای زور هجا ماموستا لطیف نیروی اندام سرکردادی های کتیان اجتماعی کردستان هیت انجام دان ادوی دیداره دا ام دی بحث هل بجارتنین انجمن نونرین عراق کین گرنگیا و هل بجارتنا چه دایه بو چی هل بجارتنین پیش وقت هات نکرن چند گرنگ بو پیش وقت بیت کرن اف هل بجارتنه بو ایکتیان اجتماعی کردستانی چند گرنگن چند وید کار بیت کرن کو نونرین درست نونرین راستقینه خلقی بچنه بغدا بویا که داکوکیه همی دستکفتین کردا بینه کرن هجماره کدیا بسیارین وکیوا دیدگل ماموستای برایس هنه گفتگو کرن کرماخو بینرین مبن ماموستا زور سپاس بو جنابت اکوتاف دلی و دامه ام وی دیداره گل جنابت انجام بدهی گلک سپاس که بلبل رزو سلاف بو بینرین هجا هیوی خوازین ام گنگشا که بکین کو مفاک هبید بو بینرین هجا انشالله ماموستا ام بحثی ام الفی بسیاری دست بکین هل بجاتنین انجمن نورین عراقی ات پیش وقتن یعنی ام بیجین بری واده درستی هاتنه هل بجاتنه نبس چند اگرکا چند گرنگ بو کود اف بریاره بیده دان و دوی وقتی دا اف هل بجارتنه بین انجام دان اف بریاره نمتکاریم بیجین سپاندنا يعني واقع كيبو بسر لانين بيوندي دارين عراقي بسر حكومة عراقي أو بشارة زور يالسر مؤسسات فرميا دولة عراقي دا تشيبوي أو جيش أنجام وان خوب شاندان سرتاسريا عراقي ورشتنا خوينا كازور يا خوب شان دران و اف برياره بو صدما ويچنده كو ديماهي بوان گرجيا وان آلوزيا وان زیان زورین مادی و این گیانی کل پرانیا پارزگین عراقی هاتیا دان و او خوبشان دانجی انجام و فوزاک اداری دروز ببو و هر ویده میداش انجام او روشا نتندرستا کل سرآست عراقی بتایبتی دبوار نبونا خدمات و هبونا گندلیکا برفره و اوی وکر کو او خوبشاندان چه ببن و خوبشاندان جی بونه سبب وی چنده کو حکومت عراقی و بیتا جربار وی چنده کو داویجار بریار بیتا دان کو هل بجاردنین پیش وقت بهنا کرن زور کرن ماموستا هل بجارتن بواتیا چه آیا هل بجارتن تنی نمایشکا هندک پوستر و لافیتا و درش مید زیقک و همی حزب بخو دیار کن و بو خلقه که رونو آشکرات کن یان هل بجارتن سیستمه که دیموکراسی بو گشت ولاتات هیتا دیار کرن بو همی خلقی هیتا دیار کرن کو دی سیستمه که نیو هیتا چسباندن دی جین و جیارکا دی بو وی خلقی هیتا دست نشان کرن رنجل ولاتك بو ولاتك دي أفا جدابيت أو ولاتن كو روشكا تناهي وخدان مؤسسات و سيستمك حكمرانية ديمقراطي الوان ولاتا هيا بيقومان وان ولاتان يعني تاك يانجي كمالجا نينرين خوين راستقينا هل بجيرن و أو نينر دي نينراتيك راستقينا وان كان بريفا برنا تشوكو حكومات يانجي البرلماني وی ولاتی لی هندک ولاتن دی اگر بنیرینه یعنی دموکراتیکا تندرست یانجیا دموکراتیکا درست تدانینا رنگ پتر هندای جار مفتکاری بیجیت وکو یعنی دا پوشینا رخصاره که رخصار حقیقی درنا که مقصد ما و یعنی در رنگ که ده وی حال بجاردنه کو و بیجین اوا رنگ ديمقراطية يا بس نافروك دا ديمقراطية نينا اگر بينو سر مسألة عراق بيجومان عراق سي بيكاتن سركي وكو كردو شيعة وسنة وبالفان جهنده كماتين دين يتنتوي و بيكاتن دين آيني بيجومان او ديمقراطية العراقية حتى مشين بيجين دافره كي بو دافره كاديجي جدايا خو هيا راستا وكو ياسا هيا واش راستا وكو او بريارة لشلايا حكومة العراق فاجي هاتين هدان او ريوشوينين بو ريوشينين ياساي وريساي وبريارين بو كوميسيونا بلنت هاتينا الدانان
لێ ئەم نکارن بێژین پرۆسەکە دیموکراتیە تەندروست لە عێراقی هەیە ڕەنگە وەکومەگوتی دەڤەرێکی بوو دەڤەرەکەدی جدابیت بەس تاکیید پێکاتێک دەنگی خۆنادەتە پێکاتێ دی ئەوە معنەیەوە کولڤێرە دەکەوی دەف دیموکراتەتە ئەگەر هەبیژی یا سنووردارە ئەکیید ئاینێک دەنگی خۆنادەتە ئاینێدی ئەکیید مەزهبە دەنگی خۆنادەتە مەزهبێدی vêre de me derkevît ku taybetmendiya Iraqê em neşin bêjîn diristoyî têta parastin bin sîbera demokratetekê li Iraqê. Ev haletet bîtin gelek welatên dî heta yên xerbî jî hebît lê helbijartineka pak tête encamdan û neya pêşwexte jî. Vî haletî tu nabînî em dê her tûşî helbijartinên pêşwexte bîn. Wazî Iraqê bît ev helbijartine baştir lê nekin madem ev fikre heta vê gavê nav me de heye. تاکید ئەم مەگوتەکە وڵاتێکی ڕەوشەکە تەنا ڕەوشە ینی سەقایەکی تەنا ینی کەشێکی تەنا تەناهیەکە سیاسی تەناهیەکە ئابووری تەناهیەکە ژینگەیی تەناهیەکە کۆمەڵایەتی تەناهیەکە هەمەلایانی بێگومان دێ هەڵبژاردنەکە تەناژی هێتەکردن دێ دەرەنجامێکی تەناژی هێتەکردن و بەروواژی vê çendê welatێکی وەکو عێراق وەکو مەگوتی ڕەوشەکە نەتەناهی هەمەلایانی هەیە یعنی ئەمیر بینین قەیرانەکە ئابووریە مەزنیا عێراقی دەهەی و قەیرانەکە ئەمنیە لە عێراقی دەهەی و ململانەیەکە توندا مەزهبی و نەتەوەیە عێراقی دەهەی و هەبوونە وان هەمی کێشمەکێشێن سەرئاستی نیفدەوڵەتی و سەرئاستی ئیقلیمی لە عێراقیدا تاکید هەڵبژاردنەکە تەنها عێراقی ناتەکردن و دەرەنجامێک پەیدا نابیتن ku بیتە جێ ڕازیبوونا پێکهاتن عێراقییان jî nehêlana wan êşûjan û wan girift û wan alûziya و nabîte jê derê çareserkirina hemî kêşa و jê derê peydakirina pêdawîsiyên Iraqî lê eger هەڵبژاردن nehêtekirin bêguman rewş dê xirabtir lê hêtin bes bû vê carê cidahiya xwe heye gel هەڵبژاردنên pêşê renge derencamê vê jî cida bît renge gorankarî jî hindê cidayî hebin yêdberî ew هەڵبژاردنان hatîne kirin. Çend giring mamosta Kurd bila vêgavê et navxuya Kurdistanê da milmilaneyeka tund hebît bû çûnawana bû bexda lê çend giring e ew milmilanê piştî derkeftina kandîdêt her layenekê siyasî ew milmilaneye berûvaj bît bîte êgirtin bîte min milête ve bûyekê ku dakûkiyê li mafên revoyên gelê Kurkên çinku el bexda nabêjîtin ev mafê ev me îstîhqaqatê filan hizbê firêkirin yêt filanê em navrin bêjdetêt Kurdî nîne yan yêt Kurdî hemiyayet hey çend giring e piştî helbijartina Kurd êk deng bin li bexda. Yani pend û wergirtin yan bêjin îbret wergirtin yan mifa wergirtin ji rûdanên mêjûyî gelek girin yanî xandina mêjûyê we sûd wergirtin ji başî xirêvên mêjûyê gelek giring e eger ev nehête kirin yanî çi hizb bît heta tak jî neşêt pêngavê dirist we tendurist pavêjît eger em binêrîne mêjûya gelê Kurd yani mêjûya gelê Kurd eger her tinê li qonaxa serheldanê dest pê bikîn Kurd hevgirtî bûn bernamekî hev pişt hebû serheldan bernamekî başê serheldanê hate dareştin serheldaneka mezina cemarî hate encamdan û şiyan serkeftinê bi destxwe bîn û rejêmê piraniya deverên Başûrê Kurdistanê gene derê we piştî hingî hevgirtî bûn hevbîr bûn bû encamdana helbijardinê helbijardin wekû modêleka nî û heta hedekê vê deverê helbijardin hate kirin û perlemanek hate pêkînan we mixabin em hevgirtî nebûn piştî wê hikûmetê û rewşa navxwe alûzî û şer çêbû me dît destên welatên îqlîmî baş hatine nav Herêma Kurdistanê de. Bû prosa azadiya Iraqê carek dî yanî me navmala xwe rêkê xist û laperekê nû hate vedan Kurd êk îrade xwe amade kir bû herfandina rejima Sedam û ev bû sebebê çendê ku welatên hevalbend û hevpeyman baştir nêzîkî
هەرێما کوردستانی ببن بێگومان توێژی دامشیان ئەو ئارمانجێن وی وەختیاتینە دیاریکردن سەرکەفتی بدەستە بین ئەوژی ئێک ئەوە بوو ئەو دەڤێت ڤقەتیای یعنی ڕژێما بەس هاتنە پاقشکردن و کورد تیمەکە قوت بە چوو بەغدا سەنگا خۆ هەبوو و پشتی هینگی دیسان شیان بۆ بەرهەفکردنا ڕەشنویسێ دەستوری عێراقی حتا هەدەکێ باش پشکێکە زۆر یا مافێن ڕەوایان گەلێ کورد چارچووێ دەستوری عێراقیدا بناجێ بکەین و کورد شیان دەڤەرێن ڤقەتیای هەڵبژاردننادا سەرکەفتنی دەستخۆڤ بینن و ئیدارێن محەلیên wan دەڤەران پرانیە مؤسساتên سەرەکی و پۆستên bilind بکەڤنە بەر لانê کوردستانی ve bin ئەڤە هەمی بەرهەمێ وێ ئێکی ڕێزیە بوونە و بەر و ڤژی وێ چەندێکی هەر دەمێ کووردا دەستبەرداری ئێک ڕێزیە خۆ ببن مەیدیتی ئەو دەستکەفتین مە دەست بینن یە کەفتینەت ماترسێدا ئەم دێ هەینە سەر ئێکەتیان نیشتیمانیا کوردستانی و کاندیدên ئێکەتیان نیشتیمانیا کوردستانی دیارکردی جەنابێتە چەند ڕازیە ئەلوا کاندیدا ئەوێن کو هاتینە دەستنیشانکردن و تو چەند دبینی کودی ئەو کاندیدە دەرست بە ڕەوانیێل مافێ gelê کورتکەن û dê hebûn û senga êketiyê jî il bexda parêzin. دیتنا من هەردەم ئێکەتی خەڵکی بژاردا دەستنیشان کردیا بوو وەکو کاندید بەس vê carê ینی فلتەر پتر بوون یان چەند فلتەرێک هەبوون یان jî ئەم ئەگەر ڕەنگێکی دی بێژین تاکە کەسی بڕیار سەردانانە وان کاندیدا نەکرد بڕیار نەدایە بەڵکو چەند فلتەرێک هەبوون ئێک شوانە چونکو ئەvê carê دەستنیشانکردنا یعنی شێوازی هەڵبژاردنێ ئێک بازنە نەبوو سەرڕاستە محافزە و بەڵکو فرە باز نەبوو ji ber hindê یعنی hezir tuê çendî de hatiye kirin ku bû snûrê her bazinekê xelkê wê deverê bît û ew kandîd we xelkê wê deverê wan kandîda destnîşan bikin li destpêkê her snûrekê rêja pitir bû da piştî hingî van jî bijarde bikin vê carê jî va filtera da derbas nebin meselen ew kesatiye destnîşan kirîn paşî ser astê malbendê wê deverê encûmenê malbendê wa kirî paşî serkirdatiye wê deverê yê hatîn ew rêjeka lê helbijardî gor ew pêwer û ew mercet heng ku ew kese bibîte kandîd piştî hingî ev nave yê hatîne bilindkirin bû mekteba siyasî û heta gihîte hawseroka ev yani ev hemî filtere we diket ku kesên bijarde bin yani eger em bên berawirdê bikein em nabêjînê tinê kandîdêt me başin bes em şên bêjin kandîdêt me baştirin kandîdêt me ji kandîdê dî baştir em sekeyne yani ew dîdar û ew bernameyê têne encamdan yani kandîdêt me ew kandîdenînin zimanekî zibir kar bînin yani pitiriya hizbê dî mihawelêtken هەڵچوونێکی یانی نابێشتی ئەvە بەرنامێ مایە بەرنامێ مایە ئەvە یان بەرنامێ حیزبە مایە یان هەف پەیمانیەمە ئەvەیە بوو بەغدا هجوومی دیکەتە سەر لایەنێ بەرامبەر ئانجدی هجوومێکەتە سەر شخصێ بەرامبەر کاندیدێ بەرامبەر هەندێک جارەژی بابەتێت شخصی و حتەت کۆمەڵاتی دێت تێکەلکەت ئەvە نەژین بێژینێ ئەvە کاندیدێکی بژاردەیە دێکی نینەرتە هەرێما کوردستانێکیان دێنینەرتە حیزبە خۆ کات و ئەو نینەرتە حیزبە خۆ بوو نینەرتە هەرێما کوردستانی بینین کاندیدێتمە نەرمیت ئاخڤن پەیامەکە نەرمە هەی پەیامەکە مەوزوعیە هەی وەش بلی بەرنامێوی و بیرروکاوی وەکو لیستە هەف پەیمانیژی ئەو دەبێژیتی خاڵێت ما ئەڤەنە بۆ بەغدا ما دەوێت پەیوەندیت ما هەرێما کوردستانی بەغدا باشکەین و پڕێکەوان باشکردنەوان پەیوەندیە ئەم دێ عێراقی وەکو کارتەکە پێز کار ئینین بۆ پاراستنە بەرژەوەندی و تەناهیە هەرێمە کوردستانێ و ئەم دێشێن موچە و بۆ جێ خەڵکی کوردستانێ پارێزین و پەیداکەین و ئەم دێشین نەرمیەکە لە ناف پەیوەندیان هەرێم و کوردستانی بەغدا دروستکەین داک و پشێواکە سازان و توافقا سیاسی توافقا نیشتیمانی ئەم شێن
براوانیش مافن گله کور بکن او مافن دیجی بنجه بکن يعني أبي بيام خويا حزب خويا به بس هندك لنا يعني هندك كانديديت حزب دي هجومي كده صار كانديديت برامبر هجومي كده صار حزب برامبر هاد فيردم بشين بليجين كانديديت ما بتريا وانا كساتيت أكاديمينا وتبوار جاجا دا أزمون وخبرك زانستيا هاي وبيجومان بغداجي لجنة جدا تاين هر لجنة بابتا بوارك جدا و بيجومان أو كسي أزمون هاي بسپوری هاي خبره هاي توی باری ده او دشت باشتر خدمتا هرما کردستانی که کسی که کو ازمون نبی تنی چاویلو بی چا درخن لعنی برام برگرید. اوا جنابتا گوتی ویجاره کاندیدا جدا دیاره یعنی بیتن بانگشه هل بجارتنی حتی حد کی آنرم بید بس وقتی تو چناف برنامه کاندیدی دا هم بر برنامه کاندیدی دی یعنی زبراتیه که گلکا ام بیشین زبر تدا دیاره حقیقت. ما مستمدی بحث هف پیمانیا کردستانی کن یاد ناف بینا ایکتیان اجتماعی کردستانی و بزاوا گوران اوه هاتت وقتیت هل بجارتن هادا او وقتا چوکو هم بیشین اف هف پیمانیا چندا گرنگه ویگاوه ویتن ام چپ گین کو اف هف پیمانیا سر بگرید کو اف هف پیمانیا او بیت یا کو مگوتیه یا گرنگه ابچیتت قناغ جیبه جی کرنه دا راستي يعني افهف بيمانيا وكنت قلت وقتين بحسي جرينجاي بكاي جرينجاي نتني بويكتي وبو بزافا قران جرينجاي بو هرما كردستان جي جرينجا وجرينجاي بو تشانيا باراستن وبدز وإنانا ما فين قال كردستان هابت ام كار بكين بو هندي وجرينجاي وكو بناغيك كو هر لانه كي بفيت يعني بو باراستنا اكريزي و رقصتان اف مالا كردي بجداري تداوي كده جرينجاوي اوه و جرينجاوي بو دورد وقتياي يعني هر او خلال چند سال پیام ایکتی اول بیجین و ممدال دورد وقتياي گرتي بين تبا بين ایک دنگ بين ایک پلان بين دا امشين بو هال بجاردنيجي پتريا دنگين گله کردستان دوستن گله کوم بکن دا کرسیین مزیده ببین دا امشیم کرسیا جی نینارت یک راستقینا و دوره بکن و براوانیش مافن خلکی وان دوره بکن و گرینگه دیسان بو بغداجی و هندی مبرینو کجی گوت هندی کرد اکرز بیده شد سانگاوی پتر بید تأثیره ویده پتر بید لعنی دی و پیکات دی حسابا که زیاده تر بکن تأکید هف پیمانیا بو بغداد دوره که اجار مازنو گرین کبید. دیچاشین اوه یعنی اخنا بارنو که کفت بار جبه جبه چون کلیج نیت همارنگت بکیناین و اگر سحکینا بانگشه یعنی اگر کسی که شارزانه بی نزانید کیش کاندید یکتیه کیش یه بزاوا گورانه اف سرکفنافی برنامه دی باور و مطمئنه که مکمتر ناف برای هر دولا درست کرد و پشتی وی هم دیشین کارت بیگ وید باشتر امجام دین و پراستیجی و هف پیمانی وکر یعنی مروف و هزرت کد کو حوال مام جلال و خود جراز بیت کاک نوشیروان و هزرت کد دو کسی زندینه و بجدارن و حال بجاردن شو کامل بینین پیامت و نزیکی کیان وکی کیانیت بیگ و بو دورت وقتیه بو مثلا کرکوک دورت وقتیه نه بو مثلا کرد و بغداد بو اکرزیاناف هرما کردستان یا بو پاراستان دست کفتن گله کرد وقتی ام و پیامات بینیت و اوینه و پیگود بینین اول بیشتما اراده کا پس هپتر هر نپیش بو باشتر نزیک بون آوان دولانه دامشین دست کفتید باش بو گله کردستان دست و بینین و اول بناغه که و بنگه که مازنه بو اول که همی خلق کردستان داخازید کرد که کرد ناف مال خورک بخی تو اکرزیا خو بپارزیتن جبرندم بینین یعنی یک هفت یا باره بجینانه و انشالله پروسا دنگدانه جده هر واسا انجامه که باش بدست و بید و پشتی حال بجاردنه پلانه که باشتر بنگه قایمتر لق برفراتر بیتا دارشتن و کاره که واسا بیتا کرن کل آینده دا یعنی افدو حزبه همی خلق و ببین بیجنه اف ایک حزبه اگر نبینه ایک حزب جی يعني وصل دف عندما تردوا وكو إيك حزب بهتا ديتن شبكو اف ياساج يا وهات يا دانان حتى رادك الزور هر چند هدف هو او بيت
خەڵکی بێلایەن کەساتیت بێلام چەند پەرلەمانیدا و گۆڕانکاریەک چێ ببیت سەر ئاستی پەرلەمانی عێراقی و پاشی تاسی سەر شێوازی پێکینانە حکوومەتێ هەبیتن لێ دیتنا من ئەنجام ڕەنگە بەر و واژیوێ بیت ئەو لاانن هەفپەیمانن سنگەوا دێزیدەتر بیت دەبیتە مفاجئەک و ئەیکەم مفاجئەک و دەهێ هەیڤا دەهدایەک و ڕۆژە دەنگدانە دەبیتە تشتێکی مفاجئەکی بۆ خەڵکی گشت چێکت و ئەvێ هەفپەیمانی ئەیکەم پێنگاوەخوا سەرکەفتنێ هاوێژیت وەکو هەفپەیمانی بەێ چنکو دەنگدان وەکی جەنابێتە گوتی یعنی کەس ئەڤروکەی نزانیت کاندیدەیەکەتی کیشکە کاندیدێ بزاوا گۆڕان کیشکە ئەvە دەبیتە ئەیکەم پێنگاف و بێژنە خەڵکێکی سەحکەنێ چەند کاندیدێت هەفپەیمانیە بسەرکەفتن یعنی ئەم گەشتبینین و ئومێدەوارین مەفاجاکە باش ڕی بدات هەتا نوکە شێوازی بانگەشەمە گەلێک سەرکەفتیان یعنی ئەو تەجەمع و ئەو کۆمبینێت جەمەواری کەرنەڤاڵێن هەفپەیمانیە کردین چه حیزبێ دیوەسانە هاتیەکردن یعنی ئەمت بینین مەدیت لە هەڵەبچە مەدیل ڕانیا و قەڵات زێ مەدیل قەڵا شێوانە دەڤەرە گەرمیان مەل جێدی دیتن یعنی ئەف شێوازێ پێشوازیە زۆرە جەمەواری لیستە هەفپەیمانیە کوردستانێ ینی خەبەرێت گەلێک دڵخۆشکردن ئینشاءڵڵا ینی سەرکەفتنەکە باش بهێتە بدەستڤینان ئەم دەهێنە سەر کێشێن نافخۆین ئەیکەتیان نیشتیمانیا کوردستانی دبێژن ئەیکەتیان نیشتیمانیا کوردستانی کەفتیت کێشادا و ئەڤەژیش ئەیکەتیە نا تشتێکی ئەمبێژین نییە چنکو ئەیکەتی بەردەوام کەویتە بربەستی تۆسادا لێ دیمایەتێ پەڕێنیتن و خەڵکێکژی هەمیشە هەدا ئەف کێشێن نیین بۆ ئەیکەتیان نیشتیمانیا کوردستانی چی بووی دەبیتە ئەگەرە و جەماوەری ئەیکەتیە نەچیتە دەنگدانێ دەنگی خۆ نەدەتن بەرگ و کێشەت نافێکەتیەدا هەنە پڕاستیە نێگەم ساکەن هەمی حیزبێت کوردستانی چه ئەوێت دەسەڵاتێدا من چ ئەوێت ئۆپۆزیسیون من چه حیزبێک نینە سەر ئاستێ بلند حتا ئەندامێ وایە سادە و کێشە و ململانێ و ناکۆکی و دڵگیرانی نەبن بەسیت ئەیکەتیە بدەنگن یعنی ئەیکەتی چمکۆ دایمان ئەیکەتی شێڤەشارتی نینە یعنی ڕەنگە زی تێتە بەعسکردن و دەنگڤەدانەکە زۆر نایە بەشارتینە بەس هەمی حیزبێت کوردستانی هەر مامۆستا ببوورە ینی هەندێک حەزبێن هەری مازن کێشێن گەلێکن مازنترین ئەیکەتیژی هەنە بەس شێوازەکەی بەشارتی بەلێ مەقسەدەمە هەمی حیزبەکێ کێشەیەت هەین ئەمیت بینین قیادیەت پتر یەڤان حیزبا بەشێکێل ماڕی نیشتینە دڵگیرانن و گازندا و هەندێک یەمۆ ئێکجۆری ژێ تێنین مادەم وایە ئەم نەشین بژین وڵ ئەیکەتی چ کێشەنینن وەکی حیزبێ دی کێشێت خۆت هەین و بەس پرسیار ئەڤەیە بانی بۆ هەواڵ و بۆ ئەندام و بۆ کادرێت مەیت ئێکەتی ئایا ئەگەر ئەم بچینە دەنگدانێ پشێوەیەکی بەرفراو سەرکەفتنەکە باش دەستڤە بینین دێ دەرفەت خۆش بیت کە ئەم بشێن کێشت خوچارە سەر بکەین یان ئەم نەچینە دەنگدانێ و خودێنەکە تووشی پاشە کشەکی یان شکەستنەکی ببین کی ژوانە دێ بیتە ڕێخۆشکەر بوو چارە سەرکردنەوە کێشێتمە و کی ژوانە دێ کێشێتمە پتر کرد تاکیت هەکەم شوێن سەرکەفتنە بدەستڤە بینین دی دەرفەت خۆش بیت کە ئەم شوێن کێشت خو چارە سەرکەین و بەر و واژێ چەندێ یعنی خودێنەکەت ئەگەر ئەم کێمی بچینە دەنگدانێ و دەنگێنمە کێم بن کورسێتمە کێم بن دێ کێشتمە زێدەتر بن کێشتمە نهێنە چارە سەرکردن ئەvە یا دوێ یعنی ئێکەتی ملکێ تاکە کەس نینە کەسێکێ بژنێ ئەمش بەرڤی ناچینە دەنگدانێ یان دیش بەرڤی چینە یانش بەرڤی ئێکەتی یە هەمی ئێکەتی ینی وەختە چما دەنگدانێ ئەزیش بەروێ چم چوو کافێکەتیا منە دچم وێ ئێکەتی پارێزم ئەوە من بیر و باوەر بیرروباری پێهین دا سەرکەویت و دیت ئەم هەمی هوسا بیر بکەین وەساشی بیر بکەن بژینەکە ئێکەتی سەرێ خست ئەم هەمیش دیت چینە بمبارەیە مەسئولەتی ئەم کێشت خو چارە سەرکەین بەس هەکەر خودێنەکەت ئەم نەچوونە دەنگدانێ و کورسێت ماکێن بوون دێ ڕپری هەندێک کێشەدی بێجام دێ کێشەدی بە مەشغول بین ئەم نەشین ئەف کێشت بەرین و کە چارەسەر بکەن بە هەندێک گەلێک گرنگە بوومە و ئەم بچینە دەنگدانێ یا دوێ ئەمێ گازندات کەین یعنی ئەمێ گازندات کەین سەر شێوازی حکومڕانیە و سەر ئەو نەعەدالەت هەی و سەر ئەو خەمساریەت کول ئەگەر بێژی ناوبەر کێشامەل بەغدا چارەسەر بیت مادەم بەغدا چارەسەر بێت ئەم بچینە دەنگدانێ بەێ ئەنی ئەف دەنگدانە بوو فەرمانبەرێکی دەنگدانە بوو موچێوی
اف دنگدانه بو او دفرین وقتیای و کیشای امنی و بو ماموستا کی دنگدانه دنگدانه بوی بو تنهایی دفرین وقتیای اف دنگدانه بو بازرگانه که دنگدانه بو کشه کی آرام کاری خوی بازرگانی بکد اف دنگدانه بو گنجه که دنگدانه بو درفت پیدا بید کو بیت وجات شکرت تایبل بید یعنی حکومی اف دی چه چه بن اف دی سرکفنویل یعنی شبن یکو باوره که مکم بو استراتیجیتی ها کو پیوسته پیوندین هریم و بغدا پیوندین آسایی بن باوری که مکم پیوی چنده هبن کو پیوسته حکومت هریم کردستان بشکا کاریگر بید د چارچوب حکومت فدرالیا عراقی دا پیوسته یعنی او باوری ویل یعنی هبید که توی بارده ام عراق ام بغداد که اینا کار تکاب هست حتی بو پاراستنا سنورن هریم کردستان برانبر دولت دوروبر پیوسته یعنی باوره که مکم پیول یعنی هبید که مؤسسات ین تشریعی و تنفیذی عراقی ام کار بینین چارچوب بازین دیپلماسی دا بول سر است جهانی دولتی جی که ام برجواندیت خو چارچوب برجواندین دولت عراقی دا بپارزین سر است نیف دولتی یعنی ام حساب بیر بکن کوابی یعنی اف دنگدانه بو مبخویه یعنی هر تاکه که دنگ مکوما گوتی یعنی کسی که بیکار دنگدان بوی کار بوی پیدا بی بازرگانه دنگدانه بوی شید بازرگانیه که درست بکد دنگدان ماموسته که بشید موچه خوی حیوانه درستای بغداد بو بهت ورگرید بو دورن وقت یای دنگدانه بو دیاری کنه چارنویسی وان دور شیوه که کو کردستانی بونا دوره تا بهت مسوگر کردن بگومان یعنی وی رنگی سعکینه دنگدانه نه وقتی بحثی نه سری اساسی از دنگی ندم دیجی که از فلانی تورمه یا از حش فید کرد ام وی رنگی ام حش اکتیب که و برجواندی اکتی برچاف بکن و پشتی هنگی برجواندی همی کسی که بنسی برای اکتی ام برچاف بکن کیشا همی کسی که ام بنسی برای اکتی چاره سر بکن حتی واسجی صاحب بکن بیجینی سرکفنا اکتی پاراستنا برجواندین همی حزب دیش چون کبو وقتی دم اف اکتی شد و پرا پیوندی ناف بر هرم و بغداد درست بکد اوتنی بو اکتی و دمت بوری جده هر دیار بو حقیقت اکتی دست پیش خریا و پیوندی بو انا بین هرم کردستانی و بغداد ماگود وید ام استفادهش از مونن رابردو درواز کن او پیوندی شوازی اکتی سیاست اکتی بو تنظیم کردن پیوندی هرم بغداد سیاست که سرکفتی بو بس او سرکفنا سیاست بو اکتی ترین نه بجولا و اکتی بس معاش بو اکتی یعنی اکتی بس چی نوزا چکت بو اکتی و بو همه هرم کردستان تاکید بو همی حزب کردستان یجی جبر هند سرکفنا اکتی سرکفنا همی لعنه دیبیتن ام سامه دیمایک بسیار کن چنکو دمی ما گله کمی ما ام دی بحثی ویلیک تی گشتنی کینیان ویلیک نیزیک بونه کین اود نو بین اکتیان اجتماعی کردستان دا اولایان اسلامی دا او چوت کیش قناع دا آیا دی چوا دنگ هینه دان چوا افلیک دی گشتنه دی کویت جیبه جی کرنه دا بله بگومان اف لیک دی گشتن هف پیمانی گل گوران و لیک دی گشتن گل دولان اسلامی بو اکتی امشیم ابد دست کفته که زانین رنگ لهندک جها رنگ لهندک جها یعنی اکتی کرسی جیل دست چبید بله بس برهمه و لیک دی گشتن و هف پیمانی چیه یعنی دم افسه هزتین گهنا و قناعت باری پیچنده هبید خونیزی کی اکتی بکن یا باری پیچنده هبید پشتی پارلمانی حال بجاردنا پارلمانی پیگ و کار بکن اوه دستکفت زانید اوه دستکفته که بو اکتیش حزب دی بهت جدا کرن یا دوی دستکفته که گشتیه عامه کو اوه پنگافاوتنه با همی خلک کردستان بیجی ناف مالا خو بله ناف مالا خو ریگ بخین تأکید اکتی اجتماعی کردستان گرینگیه و لیکت گشتن داد هندک هیرکاتی هناس نشم سروان هیرکاتیا باخوم بس اکتی هر دم کد گلانه که یعنی گشتن رکفت نامه که آن لیکت گشتنه که ریس لیگرتیا و خوشحالین و امیدواریم که
لان دجی هر پی آرنگی بن او باور دروز بوی کم جیک نزیک ببین ام و تاقی کرنه دا سرکفتی در بچین رنگ هندک رکفتن نامه پشتی ویج دایگ ببن کو بو برجواندیا گشتی بیتن یعنی اوه تشتکی ساده و ساکارینه بلکو پیری هزراد و مسئله ده هاتیا کرن و مادم بو برجواندیا گشتیه حتی اگه مهندی و کوم گویی مهندی ضرر جابن و کرسی بس بو برجواندیا گشتی اموی زیانه دستکف زانین بو برجواندیا گشتی زور گرنگ ما مستعار لطیف نیروی اندام سرکرداتی های کتیان اجتماعی کردستان زور سپاس بو جنابت کود اف دلیو دام ام ویدی داری گل جنابت انجام بدین زور سپاس بینرین برایس زور سپاس بو اجی کوهین بینرین مبون دیدارین بد دا انشالله دی کودو بینین زور سپاس